دناف کۆمالگەها کوردەوەریدا و تایبەت کۆمالگەها ئێزدیاندا گەلک چیرۆک و داستانên عشق و ئەڤینیە هەینە و پرانیا وانجی لە داویێ بە هەڤوو دوو شان نەبووینە جوانجی داستانیان جی چیرۆکە سۆرگولێ و کوڕمامێوێ کو چیرۆکەکە گەلک ناو و دەنگە و بوویە وەکو ستران دناف ئێزدیاندا دی گەلک جیهاندا تێیە گۆتن دی ئێزیدخانێدا vê carê em ê behsa vî çîrokê bikin û behsa dîroka wê bikin بمرة بميني سرقلا ما هبالا ما مقلوب الشيخة والوهمبري هي ليلي هي ليلي توافى مع حجي علي دلال برمالا دلال شيخة دي قاني مقوري اتشني كتشكو بوك شنقزري هي ليلي هي ليلي هي ليلي من ربنا ناليني قسطاي بريني كشتاي قولي بقوس كيزاي هي ليلي هي ليلي هي ليلي هاي لا مالا مني حيفوس النخابين مشكو مارير قوريت حسودين خبرنا سرنيا كالا كفر بخون قيزا هردو تشافا حتى بقوهي قوهاري زر حيدري هاي ليلي هاي ليلي هاي ليلي دیرۆکە ملەتێمەیە پڕە ئەش ئافسانە ئەش داستانە ئەش سەرهاتیا ئەش چیرۆکێت ئێت غەمگین و ئێت شادی شتێدا هەینە هەکەم بەرێ خۆ بدەینە وان داستانە چاو بوونە داستان ینی دەنگڤەدانەکە مەزن ئەتوان ڕوودانێت وان داستانەدا چێ بووینە چاو بوو داستان چەنگۆ بتریاوان داستانەش ئەڤینی بووینە نەگەشتینەیەک و دووەیە بەکرۆکە چێ بووینە نەیار چێ بووینە نەهێلاینە ئەو قارەمانێت وێ داستانێ ئەبگەهنە ئێک هەر هۆساشک درێژیا دیرۆکێ دەبینین چەندین داستانە ڕوودایە خەجۆ سیابات فەرهاد و شرین مەمۆزین سەردار و بەهار گوڵا شێمەرزێ دەبینین ئەڤەن خڕا دەنگڤەدانەکە مەزن چێ بوویە و ملەتێمە ئیسەر بلندە ینی بابکالێتمە بەرپەرێت مێژۆی خەملادینە ئەپوان داستانە ڤین شتێکی نۆرمالە ناف گەنجادا کەچ و کوڕە و gelek serhatiyê tosa navkulturê mileta da û taybetî miletê me Kursjî ev tiştê tosa serhatiyê tosa çêbûyne و eger negihne miraza xwe milet pê daxbar bitin milet pê tîşitin û milet xerîbiya pê dibêjtin. Sorgul kîja Hesan Şêraya sorgula Hesan Şêra û tiştê me fam kirî destgirê wê êwê hicît kir jî her navê Hesan bû. Ewan diviya بی دلی بدن شو اوی گوته دیگه خو تم نکمت کلتوری ما دایک پشتاکش کیا گوته دیگه خو از حسکم بدل ندن شو و جوابه کی بو پیرمندی ور بو حواله مورکا بلا بیم خوازه کم نه خوازه بلا بیم روینا اگر نه چاره چه دم گوهزن اول گنده کی دول که مقلوب بجنی با نود بجنی با مرزه او خوش مرزه گند شمرزه دولکه عالیه رجالات چه مقلوبی سوزه دانه کدو و تروینت قصتا اسفنت کسانتری قضا شیخان مالا مریدی خو مالا گودنی خدری خلوی مالا آن پره گندی بو دمی بهارش بن مباین لدمي هافين سرفة بفريزين هاي ليلي هاي ليلي هاي ليلي من ربنا برينيت كشتياي فرمانا سري زدياي قيرينا كشكو بكي زديا دستي كافراي ريغ رجازاي تابوتو جنازي دور مشياي أصحى فم سد خابنيات خوازم خلقي برو بنقي خوانا خواري دوكا سورقرا حسر شيرا هەموو ملەتێ کورشک نەکی میوان ملەتا بووە یعنی ئیزەنگینە هەموو
چیرۆک و ئەفسانێت خۆ دەبینین هەتان و هۆشک ئەو چیرۆکنا تێنە گۆترم شێوێسترانێ و تێنە گۆتم شێوێ چیرۆکێ ناو جواکێمەیە کوردەواریدا ئیرۆ ڕۆژ گەلک شوان چیرۆکە بەسوێ ناو و دەنگێوان پتنێ مای مخابن جێداخی هەتان و نەبووینە فلم نەبووینە درامەیە هیویت کێ شتە جارێکە دی بێتە زارڤەکردن و خەڵکێک ببینێت و بزانن بابکالێت مەشک یعنی چەکی هەری مەزن هەبووە ئاواکردنا جواکێدا بەلکی تەجیە ڕوودانش دیتیا ئەو بڕێڤەتێن برای توێ و ئێکی نێزیکی وان ناویژی پیرمان داد کەونە پێ و خوازن گولێ ژێبستینن هەر ئاوایەکی بتن ئەو گانە پەڕێ ئێسفنێ و گولێت بشتە شەرم کەم بێمە گوندیل گەلتا تو هەرە دوسێ ژنکێت مالا مریدێمە مالا خدرێ خەڵۆی ڤڕێکە ئەزێ لێرە ڕۆنشتی بوو نێزیکی نیف کیلۆمەترێکە دووریش مالا خدرێ خەڵۆی سەروێ سێڕێیانکی ڕوونێت ئەو پیرمان شتێتە مالا خدرێ خەڵۆی بێشتەوان من گولێ ڕڤایە و وەساتی مەم قەستاوە کردیا بێشتکێ دەربێشتەوە بنیا مەدانە شێخمان سەرێ سێڕێیانکێ ئەو وەختی چن ڕوودا کە تراجیدی بینن نەگەشتە مرازەوان نەبوو نەگەشتنەیەک وەختی نەگەشتنەیەک ئەو جێ ڕوودان لێ چێبووی گولێ وێ پیرمەندیژی نزیکی هەشت نەهگاوە دووریوانە پیرمەند وەختی تێ گولێ نەمایە بێژتن ئەوژی خۆ وەفاداری بۆ سۆزا خۆلگەل گولەیەکوان هەشێک و گۆژیانم پشتی گولێ بۆ چییە و منێکەکەت خوازتن بشتن ئەوە ئەشتی کۆتایی ژیانە خۆینم لێ ئەس خێرخوازات خوازم چێت بەرێسیار ڕیانێ ڕابۆرت کەڤرێکی سەر گۆڕێ مەدانێت سەرویجی و دوعاەکە بۆ مە بکەت و دنیادی مرازەمە بێت ڕەحمەکی بۆ مە بخوازە. سۆرگولێ کەچکەک بوو یەک ڕەڤاند برا مەسەلا گوندەکی دیترێ ماڵا بابێ پێ حسیا برایە وێ و پیرێ وان میهوانێ وان بوو پیکەتن وەختێ ئێکە ڕەڤاندی ئەسێ بیژم وێ ئانی با ماڵەوە بەرێ نەوەکەن پیش علمەتکردن وەختێت ڕەڤاندن شنود برن دەرەکە ڕووناندن گۆ ئەزێ چم بیژمێ مەبخۆگرن یانە وەختێک کە لێ دەرێ گۆتل ڤڕوونی ئەزێ چم جاکە بنێ مەبخۆگرن یانە وەختێک کەچکەل و ڕوونشت برای وێ پیرێوانی ماڵاوان بوو پیکەتن وەختێ پیکەتن هاتن ژۆردەی گوند گرتن کوڕ گۆ من نەگۆتە داک و بابێت خۆ نا ئەس بینم نا ئەس ژیڤە بم گۆتە پیر گۆ دێتل بال بە ئەس چم بیژما داک و بابێت خۆ وا دیتی پیرێ بالا جارکێ ئەس بینم ڤەگەێڕم یا بلا کوڕکەش خوارە ببە کوڕک هاتیە ئەزێ بیژم ماڵاتە بیژێ هونێ مەبخۆگرنیا پیرت تنێر بالما وەختێ پیرت تنێر بالما پیر ڕابوو کوشت وەختێ پیر کوشت ئەف غەریبی هەموو هەکە داکا سۆرگولێ چێکر و هەکە شعارە چێکر و پانەل وەختێ مەبوو کاکێژ سەرڕە چێکرد ئەف سۆرگول هەموو تەنها دێت بیژێ پیرمەند و تە پیرێ مالا بابێ منی یەکێت بیژێ مگۆقەیتی مسکینی ئەس گەریا ملدوری قوڵی ماڵوەرات و شارستانە بالێم یەکەوە کە سۆرگولا شێ حەسەن شێرە تۆ ببێر دیرەکەی نینە هەیلێلێ هەیلێلێ هەی نابە سۆرگولا من نابە هەڤارە من نابە سەرێ سۆرگولامی گرانە زێر ڕوزەگەن ماڵێ دنێژەر دێڕە نابە هەیلێلێ ئەو تشتێ مەزانیت مێژوو ڕاستیەف مێژووکە دوورە ئەو تشتێ زانیاریت مەزانین معلوماتت مەزانین سۆرگل گولێ گویژە حەسەنی بوو بژمێ حەسەن شێر و
دەڤەرە دەشتا حەریرێ بوو هەندێک گوند البەر چیایە دەشتا حەریرێ بوون ئەو شکشوێ وێ منتەقێ بوو کورمامەک هەبوو ناوێوێشێک حەسەن بوو هەردووک پێک دوود خۆش بوون بەلێ دیارە توێ وەختیدا برایە توێ ئانبابێ معارض بوو کوب دەتێ هەندێک دوی وەختیدا هەندێک مشکیلە چێ بوون دەڤەراوان ئەوش مەجبور بوون کچی و ژن و تشتێ هەیە بە هەموو ڕەوانەی دەڤەرا کەلەکێکرن کوان ژێ خلاصکەن نەکو ئەوشک بنە ئاریشەک بۆوان نەقارن پشتەبانیان خۆ بکەن ئەوان هەردوو کاشک دیت پشتی ئەف کاروانە چۆی فرسەیەک بوو بووان کو ئەوش گەل بچن ڕابوو گولێ حەسەنی کورمامێ گولێ ڕڤا گەل کاروانی چۆنە کەلەکێ خودی سۆرگولێ ئش دەڤەرە دەشتا هەریرێ بوو وڵاتێ شێمەرزیت گوتنێ وڵاتێ شێمەرز بجار چەند گوندێک هەبانت بوو وڵاتە شێمەرزێ ویجا هەنگی هاتن هاتنە کەلەکیش کەلەکی هات ئەوی حەسەنی ڕڤا ئینا باشی و بەحزانە توێ دەڕە ئیناشت دەباراوی نەبوو گەریان و نەگەریان ئینا باسکە شێخا فایدە نەکرد گوتی هەر ڕبانە مالا ئستاد ئەکرم مالا خەلیل خەلۆ ویجا گولێ ئینان وەختی ئیناین عادەت و تەقالیدت ما چێنت بوو گولێ ڕەسەن ببەتە مالێ گول بنیا گوندی تێلا چۆ مالت گۆبا بە من ئەف مشکیلەوە کردی بەلکی بژن تۆ بچن بینن دام بخۆ حەلەک گوینە حەلەکێ وێجا ئینا لەوێدا دانا حەسەن چۆ مالاوان وەختی چۆ مالاوان و هاتن ژنکێتوان هاتن ڕێنی دەنگێ تەڵقا هات و گولێ هاتە کوشتن وەختی هاتێ کوشتن حەسەن هاتە شوێدەری ئەو حەسەن هاتە کوشتن لێدەری هەندێک دابوونەری توێت تێدا نایەنە قبولکردن دەمێ ئێک سنوورە بزدینێت ئەو نایەنە قبولکردن هەتانەوەش ئەو دابوونەریتنا وێ ناوجڤاکێ مەدامای چێنابەت بێناوکردن بتریاوێ ئەڤینداری ئاینی ئێزدیاتێدا یا حەلالە و چوو حرامی نەدایە بەس تو بزانە جڤاکێمە گەلێکی نێزیکی شارستانیە تێبووە حەتەت دێلێڕێنین یعنی ڕێدایە ژنێشێک نەفەسەکێ بکات وەکو ژنکە ئێزدی ینی گەشتیا پلێت بلندە جواکێ ئێزدیدا وا بووە خاس و چاکەک تێزدیا تێدا وا بووە میرە ئێزیدخانێت دەمەکی درێژدا دێ هەر بینین ژنکە ئێزدی گەل زەلامی ڕابووە ئاواکردنا جواکی ئێسرنیژی تایبەتی خەڵکی شێخان ڕێسترانە گەلک کەلۆکی و کۆڤانی بێژین گەلک پێداخبار بوون و گۆڕی هەردوو کاش بنە سەرێگیری گرێشی خاڵە شەمسال وەدەر حەدوسەت کردن ئەف سترانە نە لە ئاستێ دەڤەرە شێخە ناودارە بەلکو سەران سەری ئێزیدخانێ بگرش هەر شنگارێ و هەتا باکوور و هەتا گەشتی ئێریڤانێ ینی گەرەبێتە خاچۆکە سترانبێژێکی ئەرمەنە سترانی کوردی بێژتن ئەویش ئەف سترانە گوتیە ناوێ لە دایکێت سترانەکە گەلەکە کەلۆک و کۆڤانە توەختی خۆدا ساڵە هەشتی مناژدەوێ فەقیر میرزا کۆم کرد بەس گەلک ستران بێژن مەبێ سترانت بێژن و تو بڕێنە وێنەیە شعریە جوان جوان کرمانجێکە ڕەوان و کەلۆک و کۆڤان پیرەکێت مەژی شین و تازیا وەختی غەریبیات بێژن لاویژیت بێژن ئێک جوان غەریبیە ئەف سترانە گوڵاشێ مەرزەیە بناوێ لێ دایک شابسكي بلدي القراق وفندي الحوشي ديلاني توافى حجي علي دراسة ناركي روكي خلقي دلالة بونا خلا هاي النابا استور قلام النابا موسايكي من نابا حضروا دبانك داكو خورتي غشكيت براداكي خورتا بمرادا لردي خدي الغريبيان ناباوي هاي ليلي استور قلام هبالام مقر روبار الروبار هاي ليلي هاي ليلي
هار منطقة أفا هيرا بشت في أوا شيخمند دو قريت لي بري عيبو مثلا كيشكاك وكي بروفاندني بيتن قبل بتد مالي دا حسني قولي دا أنا ويدري قلت هذا إنه دو جنكافري كما بيتك وبين دش بين مالي دا حسن هتا قشت مالي دنجي تفنجا هات بيراتشون قولي كشتي برايتوي قشتيني برايتوي و بيري القشتي براي آخرتي قشتي رابو أوش كت ويدر ده هذا كشتن وهذا إنه قوشاوان الويدري يعني إيش منطقة كدفرة يا كرمامي بيبو إيش دفرة دشت حريري حطا هيرتو بي هاتنا بنتشكي الفي ماليشك نخوش بو أو أفكاري هات يكرن قال في ذلك وقت ذاك كاتشي قوتينا نزاني ناهم أو بيري حسن ماما بو يبيرمان بجاري دركفت رابو هاتن كشتن أو هردو بيكو دود خوش بون مخابن وكي قوتي أف سريوان هاتي بهيستنا ما بهيستي قدا کا سورگل نفر الفير كر بهور بكش قدك وش هردو چابا دا فير كوير يعني قريا مال ناني اس گون هيد ويدا اب غريبي سر سورگل هاتا چيكرن شيخ علي شمسات تربا سورگل بر شيخ علي شمسات بيجي مقلوب الشيخ خوش بليله بيجي باي غربي رابو بيل بيجي تربا کا سورگلام بكول بر شيخ علي شمسال برسي ها كنديلا البرشي خالي شمسايا بارب كجاكز لي قريام جي من دي از قلك جي لي قريام من دي كسي ناس بكا مرة نبو امنا الناس بو ما نزاني كيدر غريبي كيرنا ايوا كاميرا ام بيجن او بيجي او جد بيجي مقلوب الشيخ توفلك او جي راس وكمات بيجي بيجا او نا وكمات بيجن او كان او كستراني صور الغريب يا نسترانه سورگلا شێمەرزێ تیشی ئەم ژێزانین بێبەختیەک دوو ئەڤیندارە هاتەکرێن و بوونە قوربانیت جڤاکەکی ئیتاری بوونە قوربان هەر ئەدناف هەموو داستاناداش دەبینین بەکرۆکە هەبووینە نەهێلاینا دوو دل ئەڤینداری بگەهنە ئێکود و مخابن هەتا vêgavêşek gelek çîrok dêgehne êkûd û eşq û dil بلي مخابن شاف نيار دلت راش ناهلن او افينا روناهيه ببينن وجيك فتكن وجيك قدكن قولي وفاداري بو سوزاما و فيناما بو قرباني مادام او بو قرباني اجنش شوي ترمجيانا مش بشتي بوتشيا نشانه وفاداريه وقت دوي حشي كدوب كان هرتش البروان هندات بتن بيك ودون قارن اك شويه دي خو كجت بس منك هاي خواستي خلقي اسفني الوان اللي كومبين كوتشي فيسيران كرابوري ريا اسفني برو مامرشا اسفني برو مهاتي اسفني برو كاندالي سيرانك ما تقولتي سري سيران كي هردو قوش كتوان قلت ستران بجنا خداني الخير بلا بين طفرو بيرا ما زال ما بكل نسري قريش خالي شمسه پیر تشمره بحسابی گوره بکا گور کی چکیریه و یا کی اچمال بدر هاتا چکیرن أفايت حسن يقول لنا بابا والهيرة هاتنا كشتن بري دو قوجبون بشتي بير خضر بويا رئيس مركز لارش أوي دعم دامو قوتا من تماشات أو تمام كا هنا من رابو أبا تشيكرن درست كرن حتى وكي تاريخك أبو مهندا نبتن تشمره بحساب كبير إجبار تش الفيدري في قوتش الفيدري نوا هالدري الجي هينة يعني معناوان تشيا معناوان أفل هيرة تكشتنا فليل يعني نجيكي أوا هردو الهيرة هاتنا كشتن أفا زلام بو
شمانە خەلی خەلوت هات ئیدەن گوتە سقارمە بکوژم بەس ئەس ناکوژم هەما خودێ ڕحامش ببن و خلاص شو ئەوە لێرە هاتە کوشتن ئەوەش گولی لێ هاتە کوشت